ئەمە 125 کیلۆ بووم، ئێستا خوا بە زیاد بی 115 کیلۆمە بە ماوەی 9 ڕۆژ 10 کیلۆم دانا. ئەلحەمدولای کێشەمیش نییە، هیچ مشکلەمیش نییە و سەحەتم خۆشە و ئەلحەمدولیلا و دەستخۆشی لە دکتۆر دەکەم و لە کوڕەمامیش دەکەم و ئەلحەمدولیلا مائیدە بڕین بوو. وەڵی هەستم بە زۆر تشت کرد، یعنی بە دڵخۆشی، بە هەموو تشت، بە سەحەت خۆشی، بە نەفەسم، بە هەموو تشت، ینی زۆر فەرقە ماشەڵای لێبی. میهرەبانی دەرەجەیەک دەبینم. وەڵی دکتۆر گیان بەڕاستی میهرەبانی وەسفی نایدەکردن، میهرەبانی و شەفا، میهرەبانی و هەمی تشتێک. بەڕاستی من بابم لێرە کردی ئەوە 5 مانگ و تقریبا 6 مانگە ئەوە. ئیستا شکر بۆ خوددا زۆر باشە، دەستخۆشێک زۆر لە دکتۆر دلێر دەکەین مستەشفەی میهرەبانی. بەڕاستی من تشتوام نەدیترا، زۆر باشە و دەستخۆشیت لێ دەکەین. ئیشەڵا هەر بەردەوام دەبی، ئیشەڵا دەستت شەفاە. تازاتی گوتی دەم لە قیامەتش دوعای دەکەم. ئەرێ وەڵا ئەگەر من لەوێش ڕێم پێ بدەن لە قیامەتش دوعات بۆ دەکەم و هەریش دوعا دەکەین و بەڕاستی هەتا بتانین ئیشەکانی خێری تو بەڵاو دەکەینەوە، دەستخۆشیت لێ دەکەین. میهرەبانی بە تیم ئیش دەکەین، دکتۆر محەممەد مەجید، دکتۆر کاوە باجەلان، دوو دکتۆری زۆر دەستخۆشی لە یەکەیەکیان دەکەین، هەر لە کارمەندەکان، هەر لە هەمووی هەتا بگاتە دکتۆر. ئێستا تازەداتمان وەسفی ئەو مستەشفەمانە دەکرد بە تایبەتی کارمەندەکانی هەندە میهرەبان، یعنی زۆر بە ئەخلاقن، بە ڕەوشتن، بە هەمی تشتێکن. ئەو دەستخۆشیتان لێ دەکەین. شەوەی لە میهرەبانی بود کول گوزەراند. وەڵی ناسم بە هیچ نەکرد، خۆش بوو، هیچ کێشەم نەبوو. هەڵسوکەوتی کارمەندەکانمان وەسفیان نایتەکردن لە پیاوە. بەڕاستی دکتۆر گیان زۆر باشن، هەمووی ئینسانی باشن، هەمووی تەقوانە، هەمووی میهرەبانی و شەفا. میهرەبانی بەردەوامە لە خزمەتکرد خۆشیەکانی. میهرەبانی ئیشەڵا هەر بەردەوام دەبێ و هەتا خوای گەورە لە پشتی بێ هەر بەردەوام درێژی دەبن. تێشوی قیامەتە میهرەبانی، شیفا و چارەسەرە لە بۆ نەخۆشەکان. چاومانی دکتۆر، ڕێزتە دکتۆر، زۆر جوانی تو. میهرەبانی هەمووانە، لێ هەمووانە بەبێ جیاوازی خزمەت دەکەین. میهرەبانی لە بۆ پارەش ئیشێ ناکاتن، میهرەبانی لە بۆ بڵاوکردنەوەی خۆشەویستی. ئەلحەمدولیلا، ئیشەڵا هەرەوا بێ، ئیشەڵا بەردەوام دەبی دکتۆر گیان، زیاتریش دەبی ئینشاءڵڵا. لەگەڵای چیش بکەین؟ چاومانی دکتۆر. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.